ئەم کاتت باش بۆ تا ئێستا نەگەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان. هەموو کاتێکتان باش. جەنابتان ئاگادارن بڕیاروا بوو ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان بکرێت بۆ دەنگدان لەسەر بەشی دووهەمی کابینە وەزارەکەی حەیدەر ئابادی. ئێمە وەکو پەرلەمانتارە کوردەکان وەک چۆن لە ڕابردووە نەمانویستەوە بەشێک لە کێشە ململانەکانی ناوماڵی شەعبین پێمان باش بوو بەشداری دانیشتنەکە بکەین و بە شێوەیەکی ئاسایی بڕات بۆ ئەوەی بەدیوێکی ترا کورد تاوانبار نەکرێت لەوەی کە نایانەوێت چاکسازی بکرێت یان دانیشتنەکە تەواو بێت. ئێمە هەموو فراکسیۆنە کوردستانیەکان ئامادەی دانیشتنی ئەمڕۆ بووین و هەتا دانیشتنەکە تەواو نەبێ نازانین دانیشتنی داهاتووکەیە بۆیە بە هیچ شێوەیەک خۆمان ئامادە نەکردو بۆ ئەوەی کە بگەڕێینەوە. ناچار کە ئەم دۆخە دروست بوو لەگەڵ وەزارەتی گواستنەوە قسەکراوە بۆ ئەوەی کاتژمێر 8 یاریێکمان بۆ دەرکاو دەرچێت. بەڵێ کاک فەرهاد ئێوە حاڵی حاضر چەند ئەندام پەرلەمانە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و چاوەڕێی چەند ئەندام پەرلەمانی تر دەکەن کە بگەنێ لەلاتان؟ ئەتوانم بڵێم زۆربەی زۆری پەرلەمانتارەکان لەم فڕۆکەخانەی بەغدان و 6-7 لە هاوڕێیانمان ئێستا هەر لە پەرلەمانن خۆشبەختانە سەلامەتن. بەڵام ئەتوانی ناویان بێنیت کاک فەرهاد ئەو 6-7 ئەندام پەرلەمانی کە تا ئێستا گیریان خواردۆ لە نێو پەرلەماندا؟ ئێمە برادرانی ئێمە ئەوەی ئاگادار بم خاتووە ئاڵاخانە، کاک ئارێزە، ڕەنگین عەبدوڵڵایە، کاک رێبوارە و کاک ئارامی شێخ محەممەدە، کاک مەحموود ڕەزایە، ئەمانە ماونەتەوە لەبێ و ئەوانی تریش زۆربەی هەرری تەندروستیان باشە، ئاساییشان پارێزراوە تا ئێستا. من چەند خولەکێک پێش ئێوە قسەم لەگەڵ کردن هەر هەمویان سەلامەتن و بەڵام وەک چۆن بڵێ محاصرن لە هەوڵداین بۆ ئەوەی کە لەلایەنە پەیوەندیدارەکان تەدەخل بکرێت و ئەوانیش ئازاد بکرێن و ڕزگار بکرێن لەو. بەڵێ کاک فەرهاد کەی فڕۆکەکەی ئێوە ئامادا بێت کە بەرەو هەرێمی کوردستان بەڕێ بکەوێت؟ بەڵێنێ دەکرێت داوین کە کاتژمێر 8 ئێوارە فڕۆکەیەکمان بۆ دەرکەن. بەڵێ پێتان وایە خۆپیشاندەران بەنیاز بن بەرەو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا بەڕێ بکەون؟ لە ڕاستیدا ئەتوانم بڵێم ئێستا شتێک نەماوە لە بەغدایە ناوی حکوومەت بێ لەبەرەوە هەموو ئەگەرێک چاوەڕوان کراوە بەتایبەت کە ئەزانن زۆربەی زۆری بەرپرسەکان و پەرلەمانتارەکان کە فرسەتیان بۆ دێ دەگەنە فڕۆکەخانە بۆی دەرباز بن، بەڵام خۆ ناشکرێ وڵات ئاها بدرێتە دەست خەڵکانێکەوە ملیۆنە 2 ملیۆن کەس گاڵتە بۆ مقەدەراتی 40 ملیۆن کەس. بەڵێ کاک فەرهادەوە هیچ هەوڵێکتاندا هیچ پەیوەندیەکتان بە موقتەدا سەدرەوە کرد بۆ ئەوەی کە ژیانی ئێوە و هاوپیشەکانتان سەلامەت بێ یاخود پارێزراو بێت لە ئێستادا تا دەگەنەوە هەرێمی کوردستان؟ ئێمە بەردەوام لەگەڵ پەرلەمانتاران و سەرۆکی فراکسیۆنەکانی ڕەوتی سەدر بەردەوام لە گفتوگۆ بووینەوە. من دڵنیاشم هەموو سەرکردەکانی تر لەگەڵ مقتەدا سەدرا لە گفتوگۆ بوونە بۆ ئەوەی دۆخەکە نەگاتە ئێرە، بەڵام وەک لە پەیامەکەی مقتەدا سەدرا دەرکەوت ئەمڕۆ و ڕاستەخۆ دوایەوە ئەم فەوزایە دروست بوو پەیامەکان ڕوون و ئاشکران کە ئەو لەگەڵ ئەم وەضعایە و پێی وایە بە ناوی ئەوەی کە حکوومەتی تەکنۆکراتی سەربەخۆ ئەگەر دروست نەبێت ئەم پرسە بەردەوام ئەبێت و تا 2 مانگیش هەموو چالاکیەکانی ڕەوتەکەی ڕاگرتووە و خۆی دەڵێت ئەگەر بێت و داواکارەکانی جێبەجێ نەکرێ ئەوە هەنگاوانەیە بۆ ڕوخاندنی ئەم حکوومەتە و دروستکردنی حکوومەتێک. بەڵێ فەرهاد قادر ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا لەگەڵمان نابوویت. سپاس بۆ زانیاریەکە.